بەپێی یاسا نێودەوڵەتیەکان کە تایبەتن بە مافی یاخود پاراستنی ژیان و مافی هاوڵاتیانی مەدەنی و هەروەها ڕۆژنامەنووس کە عێراقیش ئەگرێتەوە. عێراق بەشێکە ئەندامە لەو ڕێخستانە و بەدەر لەوەش کۆمەڵە ئەتیفاقیات هەیە کە ڕۆژنامەنووسان و ژیانی ڕۆژنامەنووسان بە تایبەتی لە کاتی جەنگ و ململانەیە پارێزراو بێ. بەداخەوە ئێمە لە دۆخی ئەمڕۆی عێراقا بۆ شایەکمان هەیە لەو لایەنەوە ئەبینین کە وڵاتان بە کەیفی خۆیان سنوور و سەروەری خاکی عێراق ئەبەزێنن کە ئەمە ینی بەرپرسیارەتی لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە. ئەوان لەمە بەرپرسیارن بە تایبەتی کە عێراق ئەندامە و بەشێکە لەو ڕێکەوتنانەی نێودەوڵەتیانەی کە کراون لەسەر پاراستنی ڕۆژنامەنووسان. دیارە ئەمڕۆ کە ململانەیەکی گەورە هەیە لە ڕۆژهەڵاتی ناوین و بە تایبەتی لە خاکی هەرێمی کوردستان ئەم ململانیانە بە زەقی ئەبینینەوە. وڵاتانی با بڵێن ئەو وڵاتە داگیرکەر و دیکتاتۆریانەی کە لە ناوچەکەیان ماون خەڵکانێکی ئازاد ئەکەنە ئامانج و ڕۆژنامەوانی و کاری چاپەمەنی ئازاد ئەکەنە ئامانج کە ئەمە لە ئەمڕۆیە بۆ بە مەترسیەک بۆ مانەوەی ئەوان و با بڵێن گرتنی ئامانجی ئەم کەسایەتیانە کە ژنن و ڕۆژنامەنووسن دیارە ئەو هێز و وزەیەی کە لە کەسایەتی ئەو دووژنە ڕۆژنامەنووسە هەبوو مای ئەوە بوو کە ترسێک بخاتە دڵی دوژمنانەوە بۆ ئەوەی کە بە تایبەتی بە ئامانجیان بگرێ. ئەمڕۆ ئەبینین کە دەوڵەتی داگیرکەری تورک ینی تەنها لەوەیە نەماوەتەوە کە شەڕی دوو هێز بکات. ئەم جەنگە لە ئەمڕۆدا بۆ بە جەنگی ینی بۆ بە شەڕی تاک بە تاکی کۆمەلگا هێزێک دەوڵەتێک دەجەنگێ بەرامبەر بە تاک بە تاکی کۆمەلگەی ئێمە. بۆیە ئەوەی کە لەسەر ئێمە ئەمڕۆ ئەوەیە کە بە ئیسرار و عەزیمەتێکەوە ئەوە نیشان بدەین کە ئێمە تەنها لەسەر ئەو ڕێگایە و ئەو ڕێبازە بەردەوام ئەبین و ئەو شعلە و شەرارەتەی کە دایانگرسان لە دڵمانە لە ناخمانە ئەوە ئەبێتە ڕووناکەرەوەیەکی ڕێگەمان بۆ ئەوەی کە ئەو بۆشایە گەورەیەی کە ئەم دوو ڕۆژنامەنووسە ژنە دروستیان کرد لە دوای ئەوانەوە ئێمە بتوانین بەردەوام بین و بڕین. دستوری عێراقی ئاماژەی بەوە یاوە کە ژیانی هەموو هاوڵاتیەک لە سەرخاکی عێراق پارێزراو بێ. بەدەر لەوە مادەی تایبەت هەیە بە ئازادی بیرکردنەوە و ئازادی ڕادەربڕین کە ئەمەش بۆ خۆی بەشێکە لەوەی کە ئینسان لەم وڵاتەیە پێویستە پارێزراو بێ بەدەر لە هەڵگری بیر و باوڕ و ئایدۆلۆژیا و ئاین و ناسنامەی. بەڵام لەگەڵ ئەمەشا ئێمە ئەبینین ئەمڕۆ کار لە چوارچەوەی ئەو یاسایانە ناکرێت. بەدەر لەوەش یاسایەکی وازەح نییە کە ژیانی ڕۆژنامەنووسان لە عێراقا پارێزراو بێت کە ئەمەش دیسانەوە بۆ شاییە کە پێویستە ئێمە لە چوارچەوەی عێراق و هەرێمی کوردستانیش دووبارە پیا بچینەوە و کاری لەسەر بکەین.